لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني 1226 لوانا كان تفسير القرآن بيروز بيم وخزمتان ومن بس رزامن دي رب العالمين وهي وادار مئوي آزي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وإن كلا لما ليوفينهم ربك أعمالهم إنه بما يعملون خبير. والله خوش وساو كليات كان بيشتر خوي گەورە باسی ئەوەی کردکەوە ئەوانەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لێیان ڕەوانە کرایە هەر وەکو پێشووی خۆیان هەر وەکو پێشینی خۆیان عینی لەسەر ئەو گومڕاییەدان کە ئەوان لەسەریدا بوون. ئەوانەی کەوە خوای گەورە سوبحانه وتعالە موسای لە بۆ ڕەوانەکردن عەلەیهی سەڵات وەسەلام وەکو بەنی ئیسرائیل و تەوڕاتی پێبەخشی شەک و گومانیان دەربارەی تەورات هەبوو، ئیختلافیان لێ پەیدا بوو دەربارەی تەورات کەوا حەقەیان ناحەقە. بە هەمان شێوە ئەوانەی کە پێغەمبەریش لێیان ڕەوانە کرا صلی الله علیه وسلم عینی شەک و گومانیان هەبوو دەربار قورئان پیرۆز و ئیختلافیان هەبوو. ئیتر خوای گەورە دەفەرمێ ئینە کولەن لەیوەفیەنەهم ڕەبوکە ئەعمالهم. هەر یەک لەوانە خوای گەورە بە تەواوەتی حەق و پاداشت و سزای کار و کردەوەکانیان دەداتەوە. کەواتە هەر یەک لەو مختەلیفانە ئەو جاوانی کەوە با بڵێن دەربارەی مختلفون دەربارەی کتابی موسا عەلەیهی سەڵات وسەلام کە تەوراتیان مختلفون دەربارەی کتابی محەممەد المستەفا صلی الله علیه وسلم کەوا خوای گەورە پێڕوان کرد کە قورئانی پیرۆزە هەر یەک لەوانە خوای گەورە پاداش سزایان دەداتەوە بە تەواوەتی. تەبەن کەنجی ڕۆژی پاداش سزایە ڕۆژی قیامەت. خوای گەورە سوبحانه وتعالە بەرەو ئەوڕۆ دارولعەمەلە سبەینێ دارولجەزا. خوای گەورە پاداش و سزای هەمووان دەداتەوە حەسەب ئەو کار و کردەوە ئەو مەوقیف هەڵوێستانەیان ئەو ئیعتیقادیان بەرامبەر بە کتابی خوا پێغەمبەری خوا. إنه بما يعملون خبير. بێگومان الله تعالى ئاگادارە بە هەموو کار و کردەوەکانن هیچ شتێکی لێ ناشاردرێتەوە. خبير واتە عالم ببواطن الأشياء واتە الله تعالى ئاگاداری ناوەڕۆکی شتەکان نەک هەر ئاگاداری زاهیرەکان بی ئاگاداری ناوەڕۆکی نیەت و مەبەستەکانیانە و بێجگەلەوەی کەوە ئاگاداری کار و کردەوەکانیانە کە دەیکەن. کەواتە بە تەئکید لەسەر ئەو ئەساسە کە ئاگاداری کار و کردەوە نیەتەکانیانە خوای گەورە سوبحانه وتعالە لەسەر ئەو ئەساسەش حساب و کتابیان لەگەڵ دەکات ڕۆژی قیامەت. اینجا خوای گەورە سوبحانه وتعالە بە پێغەمبەر دەفەرمی صلی الله علیه وسلم لە دوای پێغەمبەری صلی الله علیه وسلم بە هەموو موسڵمانێکەوە لەسەر ئەو ڕێگا ڕاستەیە متبعی قورئانە فاستقم كما أمرت ومن تاب معك ولا تطغوا إنه بما تعملون بصير. فاستقم كما أمرت راستريب لسر أو صراط المستقيمي وكو فرمانت بكرايا ومن تاب معك بخوتو أوانيكوا لقلتن توبيان كردي ولسر أو راستريقايا ولا تطغوا زيادة روي مكان إنه بما تعملون بصير. بيقمان الله تعالى بوكار وكردواني كديكن بينايا وديبيني وآقادارا. دار مناسبة واتر لقلوه بيشوتر وكو عبد الرحمن بن ناصر السعدي داره كاتك واخواي قول سبحانه وتعالى باسي لآت كان بيشوتر لسر أوكر كوا أهل كتاب استقامان نبو لسر كتابك يان لسر أو راس طريقان نبون كخواي قول ديوي كوا لنتيجة دا خلاف لنوانيان پەیدا بوونە بەشبەش و تاقم لێرەدا فەرمان بە پێغەمبەرەکەی دەکات صلی الله علیه وسلم و فەرمان بۆ ئیماندارانە دەکات کەوا لەگەڵیدانە لەسەر ئەو ڕاستە ڕێگایە بن وەکو فەرمانیان پێکرایە.
ئیتر لەسەر ئەو ڕاستەڕێیە بن پیادەی ئەو شریعەتەی بکەن کە ئەڵڵا تەعالا ناردیتی وهروە ئەو ئیعتیقاد و بیر و باوەڕیان هەبیتن کەوا بیر و باوەڕێکی ڕاست و دروست و هەڵێنجاوی قورئان و سونەتە بە هیچ شێوەیەک زیادەڕۆیی تێدا نەکەن و لێی دەرنەسن بەلای ڕاست و بەلای چەپ و بەردەوام بوون لەسەر ئەو ئیستیقامەت و ئەو ڕاستەڕێی و زیادەڕۆیی تێدا نەکەن لەو سنوورێک کە خوای گەورە لۆیانی دانایە. ابن عاشور دەڵێ فإنه ترتب على التسلية التي تضمنها قوله تعالى لسأل التسلية ودلنوايي كخواي قوله فرموي ولقد آتينا موسى الكتاب فاختلف فيه وكو دلنوايي قلب بيغمبر صلى الله عليه وسلم هر وكو كوا تخفت بيد أخوي ككسان لقومكت إيمانت بينا إنه إيمان بالقرآن ناين وكو دلنوايي بزانه كوا بهمان شيء وكرا برامبر بموساش عليه الصلاة والسلام كوات لدواي أو دلنوايي و لە دوایەوەی کە خی گەورە هانیدا لەسەر خۆڕاگیری کە لە ئەتکە پێشتر فەلاتەک فی میرەت ما یعبدو هاولا شەک و گومانت نەبی هەروە بووە لێرەدا ئیتر خی گەورە زیاتر هانی دەدا لەسەر دەستگرتن بەو ڕاستە ڕێگایە و بەو سیراتە المستەقیمەی بەردەوام بوون لەسەر ئەو ڕێگا ڕاستەی لەمە ناریش دەڵێ سیاقی ئاەتەکەی و ئەو ئاەتانی کەوا لە پێشوی هاتێ بریتە لە تەفسیلدان و زیاتر ڕوونکردنەوەی فەرمانەکان و قەدەغەکراوەکان کە ئەویش سەمەڕە و بەرووبوومی پەند و ئامۆژگاری وەرگرتنە لە سیرە و ژیانی ئومەتەکانی پێشووتر بەگشتی و بەنی ئیسرائیل بە تایبەتی پەند و ئامۆژگاری وەرگرە ئەوانەی کەوا ئینکاریان کرد بە شێوەیەک لە ناو چوون و ئەوانەی ئیمانیشیان هینە تماشادك اختلاف لنيوانيان بيدابو كواتا فمن جمع بين هذا الأمر والنهي كمل إيمانه كواتا أوي كوا أو فرمانة زيب كاو خوي لقد أخكرا وكان بباريزي بالتأكيد إيماني تواو دبي وداد مزري إتر لدواتريش تفصيلي بيددا فاستقم كما أمرت ومن تاب معك واتا ثابت بە یا رسول الله صلى الله عليه وسلم خۆڕاگر بە لەسەر ئەو ڕاستەڕێیکەوە فەرمانت پێکرایە بە خۆت و ئەوانەی کەوا لەگەڵتدان لە ئیمانداران ئەوانەی کەوا تەوبەیان کردیە و وازیان لە کوفر و لە گومڕایی هینایە و ڕوویان لە ئیسلام کردیە ڕوویان لە ڕێگای خوای گەورە کردیە دەی بەردەوام بن ئیشتیقامەتان هەبی ثەباتتان هەبی لەسەر ئەو ڕاستەڕێیە و لەسەر ئەو سیراتە المستەقیمەی بە چ شێوەیەک کەما ئومیرت کەواتە بەڕێزان زۆر گرنگە فەستەقیم ئیستیقامەت هەبی بە چ شێوەیەک کەما ئومیرت وەکو فەرمانت پێکرایە نەک ئەوەی بە خۆت دەتەوێ نەک ئەوەی فڵانە کەس دەیەوێ نەک ئەوەی کە لە بۆت ئیقتراح دەکرێت نە کەما ئومیرت لەسەر ئەو ڕێگا بە وەکو فەرمانت پێکرا لایەن ئەڵڵا تەعالە ئەوەی کە خوا دەیەوێ سبحانه وتعالى نك أوي غير خوا ديوي نك أوي كوا هوا وآرزو ديوي نا استقامتها بلسر أو راس طريقة وكفرمانت بيكرا للان الله تعالى ابن رجب دليل جامع العلوم والحكم استقامة أويك سلوك بيادي أو راستا أو صراط المستقيمة بكي وتلسربي أو صراط المستقيمة أو راس طريقة كوا بهي الشيوك خوار و خێچی تێدانە بەلای ڕاست و چەپ لامەدا و هەروها ئیتر دەفەرمێەوە چ دەگریتەوە هەموو تاعەتەکان کە خوای گەورە سوبحانه وتعالە فەرمانی پێکردێ لە تاعەتی ظاهیر و یاخود باتینەوەی کەوا بەدڵ دەکرێت وهروها وازهێنان لە هەموو مەنهیات و قەدەغەکراوەکان بەڵێ ولا تطغوا أي ولا تتجاوزوا ما حده الله لكم من الاستقامة إلى ما نهاكم عنه كواتا باونی لەسەر ئەو ڕێگا ثابت بە بەو شێوەیە کە فەرمان پێکرا بەڵام تەجاوزیش مەکە سنوور مەبەزێنە لەو سنوورەی کە خوای گەورە دانیست کە زۆر جاران دەستگرتن بە دینی خوای گەورە ئەگەر بەو شێوەی نەبی کە خوا دەیەوێ سەردەچێشی بە ناوی ئەوەی کەوا زۆر متەمەسیکە بە دینەکە ئەوجا تەجاوز دەکا ئەوجا توغیان دەکا زیادەڕۆیی دەکا خوای گەورە دەفەرمی دەستی پێوە بگرە وەکو فەرمانت پێکرا لەسەر ئەو سڕاتە المستەقیم تەجاوزیش مەکە ئەوەندەی خوای گەورە فەرموویەتی ئەو هەندە زیاتر نا إنه بما تعملون بصير واتە بێگومان الله تعالى أي خەڵچینە
بەسیرە بینایە هیچ شتێک لێی بزر نابی لە کار و کردەوەکانتان لە ئاگادار ناو دڵ و دەروونتانە ئیتر بە هەموو ئەو کردوانێکەوە دەیکەن لە چاکە و لە خراپە ئاگادار بن خوای گەورە هەمووی پێ ئاگادارە ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار ميل مكان برو أوانيكوا ظالما فتمسكم النار آقردة تانقاتي لو حالتش وما لكم من دون الله من أولياء ثم لا تنصرون الأخوار الله تعالى هيج كسيق نبت أولياء ببت دوستانو بهاناتان بيو بهيج شوية كسيق وهيج قوتيق نكوا نصرتان بيبدا ونزهتان دا لو حالتي ديار مناسبة وآتي لقروي بيشتوكو ابن عاشور دالي باشوي كوا خواهي يقول نهي لكردن ولا تطغوا نهي لكردن وكا طغيان تجاوز نكن كوا طغيان وتجاوز وكا أو دالي أصلي همو مفسد كان يتر أو نهيش دالي جامحا لأحوال مصادر الفساد من نفس المفسد يتر أو نهيش ولا تطغوا تفرمي دبيت أوي كوا زلوي أو إنسان بتشتو لە هەموو سەرچاوەکانی کەوا تووشی فەسادی و تووشی خراپەکاری دەکا وبقي ما يخشى عليه من عدوى فساد خليطه کاتە لەو حاڵەتەی لە نەفسی خۆت ئاگادار بە کە نەفس سەرچاوی ئینە نەفسە لەمارتم بیسوو ئاگادار بە تووش توغیانت نەکە لەو حاڵەتەی ئەوە لە خۆت ئەوجا لە غەیری خۆش ئەوانی کە لەگەڵیان تێکە ئاگادار بە تێکەڵاوی و نزیکی لەگەڵ کەسانشی زاڵمە کە چونکە زوڵمی ئەوان دەپەڕیتەوە تەسیر لێ دەکا ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار وتميلتان نبي أي خلچينە بەرەو کەسانێکی ظالم ئەگەر مەیلتان هەب بەرەو ئەوان و موافق بن لەگەڵیان لەسەر ئەو کار و کردوانەی ئەوان دەیکەن و پێ ڕازی بن و هەروەها مەیلی قەلبیتان لە بۆیان هەبی ئەوە ئاگردەتان سووتێنی و ئاگردەتان گاتێ ابن عاشور دەڵێ فتەمەسەکم والمەس مستعمل في الإصاب واتە تصيبكم واتە دەتان گاتێ ئاگر خوا پەناماندا قورتوبی دەڵێ إلى الذين ظلموا ولا تركنوا إلى الذين ظلموا مەیلتان نەبی بەرەو کەسانشی ظالم چێ دەڵێ گوترایە ظالم لە بەرە گەورەترین زۆڵم شرکە واتە مەیلتان نەبە لە بۆ ئەهلی شرک و دەڵێ گوتراشە عامة فيهم وفي العصاة کەواتە ظلم هەم باز لە مشرکان دەکا هەم لە باز لە زاڵمانیش دەکا ئەوانەی کە ئەهلی مەعسیەتن هەر کەسێک مەعسیەت بکات لە قەدەر مەعسیەتەکەی زوڵمی لە خۆی کردیە ئەوجا هەیە زوڵم و تەعەدا لە غەیری خۆشی دەکا کەواتە فەرمی عامە هەموو زاڵمەکان دەگریتەوە زاڵمێک کەوە ئەهلی شرکە زاڵمێکیش کەوە ئەهلی مەعسیەتە هەمووی دەگریتەوە ئاگادار بن لەگەڵ زاڵمان مەیلتان نەبی لە سعدی دەڵێ فيه التحذير من الركون إلى كل ظالم أو آتە التحذير و ئاگادارکردنەوەی تێدایکەوە مەیلت نەبی بەرامبەر بە هەموو زاڵمێک دەڵێ مەبەست لە ڕکوونەکەش و لە مەیلەکەی الميل والانضمام إليه بظلمه وموافقته على ذلك والرضا بما هو عليه من الظلم کەواتە لێردا ولا تركنوا بمعنای مەیلەکە دەڵێ بەمعنای ئەوە دێ واتە لەسەر ئەو زوڵمەی نەچی پاڵپشتی بکەی موافق نەبی لەگەڵی ڕازی نەبی بەو زوڵمەی کە ئەو دەیکا وإذا كان هذا الوعيد في الركون إلى الظلمة فكيف حال الظلمة أنفسهم سبحان الله كوات خواهي يقول هرش هذا كأجر ميلتان لبو ظالمان هبي أو أجردتان قاتي فكيف أجر بخوي ظالم بي خوا بنامان دا واحدي ضل أو آت دليلي لسر أوي كوا خواهي يقول منع من دكا لقل أوي كوا هاورياتيو پاڵپشتی کەسانێکی مشرکین بکەین و وەلائمان لە بۆ کەسانێکی زاڵم هەبی و مەیلمان لە بۆیان هەبی یاخود مەحەبەتێکی قەلبی و ئارام بگرین لە لای ئەوان خوای گەورە مەنعی کردینە بە هیچ شێوەیەک کەوا هیچ مەیلێکمان لە بۆ لای زاڵم و مشریکان نەبی لە ئیکلیلی سیوطی دەڵێ أو استدل به من منع الاستعانة بالكفار في الحرب كواتا دەڵێ زانایان ئەوەی کەوا
دەڵێ نابی داوای یارمەتی لە کافران بکەی لە حرب یەک لە بەڵگەکان دەڵێ ئەوەی کەوا دەڵێن یەک لە بەڵگەکانیان ئەو ئاتەیە ومنع استعمال في مصالح المسلمين بە هیچ شێوەیەک کافرەکان نابی وا بکەیتەوە بێن لە بۆ مەسلحەتی مسلمانان داوای یارمەتیان لێ بکەی. ئیبن عاشور دەڵێ ولا تطغوا بصيغي جمع فرموتي ولا تركنوا إلى الذين ظلموا دەڵێ ئەو دووشتە طغيان و ركون إلى الظالمين أصلي الدين ئەوانە دوو ئەسڵن لە ئەسوولەکانی دین و ئەویشیان الإيمان والعمل الصالح وقال الحسن جعل الله الدين بين لاءين ولا تطغوا ولا تركنوا كواتا ولا تطغوا لإيمان ولا تركنوا إلى الذين ظلموا أصلي عملي صالح أويكوا ركون ميلد نبي لبو ظالمان أويتكش طغيان نكي حسن اجدال إخوائي سبحانه وتعالى أو ديني لبيني دولا أندانا ولا تطغوا ولا تركنوا وما لكم من دون الله من أولياء ثم لا تنصرون كواتا أجر ركون ميلتان هبي لبو كساني ظالم لو حالتي هیچ یارمەتی دەرێک نییە و هیچ هێز و توانە و هیچ کەسێک نییە لە خوار خوای گەورە سوبحانەهو وتعالا بتوان سوودتان پێ بگەینن و هەروەها هیچ کەسێک و لایەن و قووەت و دەسەڵاتێک نییە بتوانی لە عەزاب نەجاتتان بدا چونکە ئەگەر واتان کرد فتەمەسەکم النار لەو حاڵەتەش هیچ هێز و توانایەک نییە کە بتوانی سوودتان پێ بگەین و لە عەزاب نەجاتتان بدا خوا پەناماندا. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون